یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبە سەنگینەکەی گۆڕەپانی خەبات لە یەکەم ڕۆژی دامەزراندنیەوە بۆ بەدەستهێنانی بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵک دامەزراوە. بۆیە ئەم مامۆستای زانکۆیە دەڵێت یەکێتی سیاسەتی لە پێناو بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵک کردووە نەک لە پێناو حیزبدا، بۆ یەکێتی تا تەمەنی هەڵکشێت نیشتیمانی بوون و بەرژەوەندی خوازی خەڵک و تێکۆشان بۆ بەدەستخستنی هیوابەدی نەهاتووەکانی گەل پێناسەی زیاتر و زیاتری دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساتی دروست بوون و یا دروستکردنی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمە گەورەترین قوربانی داوە لە هەموو قۆناغەکانە، لە قۆناغی دامەزراندنی حکوومەتە، لە قۆناغی وەرگرتنی وەزارەتەکانە هەر لە سەرتاوە، لە قۆناغی وەرگرتنی دەسەڵاتە، لە قۆناغی دابەشکاری خاکی کوردستانە، لە قۆناغی سنوورەکانی هەرێمی کوردستانە، لە قۆناغی شەڕکردن لەگەڵ تیرۆریستانی داعشا، لە هەموو قۆناغێک ئەلم قۆناغانەیە تەماشاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاراستەکردنی سیاسەتەکەی بەرەو ئاراستەی قوربانیدان بووە بۆ ئەم میلەتە، بەرەو ئاراستەیەک بووە کە بەرژەوەندی باڵای میلەت هەمیشە ئەو ئامانجە بووە کە یەکێتی لە هەموو لایەکەوە ویستوێتی بگاتە ئەو هەدەفە سامیە بڵندە. خزمەت و گیانفیدایی و تێکۆشان لە پێناوی بەدەستخستنی ماف و ئازادی گەل ئەو بەرگەیە کە یەکێتی لە یەکەم ڕۆژی خەباتیەوە کردوێتی بەبەریا و لە پێناویدا خەبات دەکات. ئەم چاودێرە سیاسی ڕایدەگەێنێت یەکێتی زۆر کات باجی بەخۆی داوە تا بەرژەوەندیەکانی خەڵک بپارێزێ، بۆیە یەکێتی ئەو حیزبەیە کە سیاسەتی کردووە لە پێناو گەل و خاک و نیشتیماندا نەک لە پێناو خۆیدا، بۆ یەکێتی نوێبوونەوەکانیشی خستووەتە خزمەت خەڵکەوە. سروشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە کە حیزبێکی نیمچە بەرەی بووە، چەند ڕێکراوێکی جیاوازی لە خۆی گرتووە، بەرینترین کۆمەڵانی خەڵکی لە خۆی کۆ کردوتەوە لە کاتی جێبەجێکردنی سیاسەتەکانیدا بەرژەوەندی بەرینی خەڵکی کوردستانی ڕەچاو کردووە بە هەموو قۆناغەکانی خەباتی. ئەگەر ئاوڕێک لە ڕابردوو بدەیتەوە پارێزەر و داکۆتیکاری سەرسەختی بەرژەوەندی خەڵکی زەحمەتکێش بووە ئەوەی کە لە سەرەتاکانی کە بوونی ڕێکخراوە چەپەکان لە ناوی دامە وای کردو کەم حیزبە هەر لە سەرەتاوە داکۆتیکارێکی سەرسەختی مافی زەحمەتکێشان و چینەبەرینەکانی خەڵک بێوە لەم پێناوەدا قوربانی بداوە، قوربانی بە زۆر بەرژەوەندی حیزبی بدا بۆی بەرژەوەندی گەل ڕەچاو بکاوە بیپارێزیەوە بتوانێت سەرکەوتنی بۆ بەدەست بهێنێ. پاراستنی بەرژەوەندیەکان و قوربانیدان پێناسەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بۆیە خزمەت و کاروانی ئاوەدانیش فکر و فەلسەفەی یەکێتی بووە. یەکێتیش بۆ هەموو سەردەم و کاتێک سیاسەتی باڕاستەی خواستەکانی کۆمەڵانی خەڵک کردووە. لە دوای نوێبوونەوەی ئەو حیزبەش تا دێت کۆمەڵانی خەڵک بە سەرجەم چین و توێژەکانیەوە چاویان لە حیزبی شەیدانە تا وەک ڕابردووی خەبات بکات قوربانی بەخۆی بدات لە پێناوی بەدەستخستنی ئامانجەکانی کۆمەڵانی خەڵک. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.